پشتی جوینی به سرک دونالد ترامپ را سیناتور نافداری کماری لینزی گرام گود بری وکشانه هیزان سوریه سرک دخوازه پشتراز بکو کمال دولت اسلامی داعش هاتیه جناب برن ایران جهناگر دیوی ولاتی دا و هف پیمان مین کرد پاراستینه گلو داخویانیا گرام هنکی افترس رواند کو هر کس پیشبینی دیکر لباکور سوریه رو بده اگر هیزن امریکیش درکتن مافسیار ئارەستەی ئازاد دیوانی کرد کو ئەو لێکۆلەری ئاشتی و چارەکردنا ململانەیە لە لەندەنێ. براستی جهێ دڵخۆشیە بوو و هەنێک متمانە بە سڤیلان چێکرد لە باکووری سووریا چ کورد و چ سریانی چ پێکاتێ دیترێ. لێ ئەس دەبێژم ئەڤ تەنێ تێرێ ناکێ. یعنی ژبەر چێ ژبەرک و ئیرۆ پشتی لێدوانە سەرۆک ترامپ گۆخۆ بکشێنیش سووریێ لەشکری ئەمریکی بکشێنێ بڕاستی تەسیرێکە گەلێکی هەبوو حکوومەتە ترکی ڕژێمە ئەردۆگان و جیهادی گەلێکی هێز و چەکێ گران کۆم دکن باکووری سووریادا و ئەڤژی دیسان بەردەوامە خەڵک مەترسی و بتەنێ نە ئەڤنایانی نە بتەنێ مەسەلا تورکیایە ئەڤ پلانگیریە هەنێ نە بە تورکیا تەنێ پلانگیریە کە رووسی ترکی ایرانی رژیم اسدا جبو تنکرنا نتوی ملت کرد و سوریان مسیحی خرسیان و طبعا ازیدی و پیکاته بچوکی دیتری بویدی تجی باشه که آزاد تبحثی ترکیه دکر هلبت ترکیه رول سرکت دوی مسئله دا دبینه پشتی برا راگهاندنا سلوکی امریکی کو اوه هزانج سوریا وکشینا بحثی رول ترکیه بزلالی ناهی کرن دوی مسئله دا چی بیجی؟ لێدوانە لینزی گرام دەیان بەرامبەر کۆچ کاسپی بەحسابێ کرد و سەرۆک ترامپ دۆخوازێ پەیوەندیە ترکارە بکەیت بۆ مەسەلا کوردا و متمانەیەکی بدێت ترکاش بۆ بە فەرزوونەکەی چێ بکەن ینی هێلەکە ئەمنی پاراستیش بۆ ئەمنی تورکیا لێ ئەس باوەڕ دەکەم ئەوژی دوێ حەسابێکی گەلێکی باش لەسەرێ بێکردن جبەرک و ئەو هەرێما و تورک داوا دەکێ تەنیا هەرێما کورد و ئاسووریین سریانیین باکووری سووریایە ئەو هەرێم گرنگیە دیموگرافی یا ڤاپێک هاتیاتێدا ینی ئەو باژارên سەرەکە ئێک و کورد و سریانی و مەسیحی و ملەتێن باکووری سووریا تێدا دژین و ئەڤ هەدەفە سەرەکە یا ڕژێمە ئەردۆگانە و جیهادیان کوێ هەرێمێڤالا پێنج کورداک و ئەو هەرێمڤالا بوو هەبوونا کورد هەبوونا عەرقی یا ئەثنیکی یا کورد و سریانە نورنامێنێ ینی بباوریاتە ئەمریکی هاژوێنە نینە یعنی نە ئاگاداری وێنە بدرستی وێ مەسەلا بتون بێژی بتایبەت بەکی دیدارە ئەمریکیدا هەژوی تشتی تر نەبوون لەسیش بەرک و ئەڤ دوێ بەرپرسێ کوردا ئەر کەسەر بەرپرسێ کوردا باکووری سووریادا و بەرپرسێ سریان و کورد ئەو کەسێ کورد باکووری سووریادا کار دەکەن باش وێنا شێرۆڤە بکەن باش دیار بکەنش بۆ ئیدارە ئەمریکیش بۆ کەسێن پەیوەندیدار بوێ مەسەلێرە و چ بە فەرزوون چێ ببێ دوێ نەسەر حسابێ باژار و گوند و پێکهاتەین دیموگرافی بێ وێ هەرێمێ تەنێ هەدەفاوێ دنافبەرە وێ هەرێما باکووری سووریادا و دەوڵەتە ترکدا چاودێریە نێودەوڵەتی هەبێ چاودێریەک هەبێ و کەسیش هەر تەرەفێ خەرق نەکێ ئەڤ هەدەف تشکی ترێ تر نەبێ گوهارتنا دیموگرافی بێ هەدەفێک و دەوڵەتە ترک دەخوازێت دوێ ئەم گەلێکی شیار من دوێ مەسەلەیدا باشە ئەگەر شتە بێ خواستن ت پلانێکی دەینی یان پێشنیازێکی بکی ji ئەمریکیان ڕا ji ترکان ڕا ji پێک هات و هێزین هەرێمی ڕا بۆ چارەسەرکردنا وێ ڕەوشاکوونها پشتی ئەمریکا ئەگەر هێزت خۆفەکیشان وێ چ بە توێ چ پێشنیاز بکی بڕاستی پێشنیازا من ئەوە و ئەزێویدارم سەرۆک ترامپ و هەر کەسێکی کوکارە بێ کارێکی دوێ مەسەلە دەکەش بۆ پاراستنا سڤیلان چ کورد بن چ کەسێ دی بن باکووری سووریا زمانێکی دی بکاربێنێ بەردۆغانڕا ڕژێمە ئەردۆگان تجاری بە زمانی سەبمسر زمانی وتە تشتێکی بدیێدا و ڕاوەستێ پێ ڕازی نابێ ژبەرمە ئەڤنا کێسا پاستۆر برۆنسۆن کەشا برۆنسۆنز دەمەدید کاکی ئازاد 2018 دەرباز بوو ڕوودانین گەلکی نەخۆش لە باکووری سووریا لە سووریا بگشتی ڕوودان لە تەڤایە هەرێمی لەگەڵی جیهانی لێ مەسەلا کو تورکیا کەتن عەفرینێ و کەتن جیهێندیên تایبەتین کوردان ڕوودانی گەلکی نەخۆش بوونێن 2018 2019 بانگەوازیاتە چیە ji کوردان ڕا ji خەڵکی هەرێمی ڕا بانگەوازیان هیچ سەرۆک مەسعودرا هیچ سەرۆک بەرهەمرا هیچ سەرکردایەتیە نیشتیمانی کوردستان بە یەکێتی نیشتیمانی کوردستان ji hêzên Rojhilatê Kurdistanê ra ji pêkhateyên Kurdê Rojava Bakurê Sûriya ra ku dengî wa û helwêsta we yek bê
دەنگی خۆ بکنە پاڵ بە مەدەنی سڤیلێن باکووری سووریا و دەنگی حەقی باکەن و بەرا کورد خۆ نەخاپێنن دەوڵەتە ترک حکوومەتە ڕژێمە ئەردوگان بەرا کورد بەرێ خۆ بدنە تاوانین گۆل عفرینێ دکن تاوانی قڕەکردن و تنۆکردنا نەتەوا کورد لە عفرینێ بە هەموو پێک هاتەیە خۆی مەسیحی ویزیدی هەموو پێک هاتەیە وانە قەر دەکەن خوازن هەبوونا کوردان نەمێنی مەسەلە نە مەسەلا پێدێ و یەپەگەی و نزانم کیە مەسەلا ملەتی کوردە ناخوازن چ پێگەیەکی سیاسی ژوی ملەتیرە هەبێ و ئەس خوازم ئاماژەش وێ پێدم بەدەر جیاوازیên ئایدیۆلۆجی و حزبی هەر پێگەیەک ji bo demokrasî û ji bo Kurda û ji bo Siriyana bê her pêgeyeke siyasî di Sûriya de ji bo vî milletî va milletê demokratxwaziyan ve milletê aştiyê dixwazin hebe pêgeyeke bihêzbûna pêgeya netewa Kurd û xebata milletê Kurd a rojhilata navîn de. ئازاد دیوانی لێکۆلەری ئاشتی و چارەسەرکردنا ململانێ bi Skypê ji Lendenê bi Kurdkirnekşin rabû spas.